هەستیاری و گرنگیدان با ژینگەیەکێکە لەو بابەتانەی کە ئێستا بووە بە جێگەبایەخی زانایان و پسپۆڕانی ئەو بوارە و چالاکی ڕێکخراوە ژینگەیەکانیش تا دێت فراوانتر دەبێت. مامۆستایانیش کارکی پەروەردەکردن و پێگەیاندنی نەوەکانی دوا ڕۆژیان لە ئەستۆدایە. ئێستادا بە خۆشەویستکردنی ژینگە و پارێزگاریکردن لە جوانی سروشتی هەرێمی کوردستان گۆش دەکەن و لە باخچەکانەوە دەستیان دەگرن تا گرنگی بادار و درەخت و ژینگەی دەوروبەریان بدەن. مامۆستایانی باخچەی سێوا لە قەزای دەربەندیخان منداڵانی باخچەکەیان لە نەمامگەی دەربەندیخان فێر دەکەن کە چۆن و بەچە ئەرک و ماندووبوونێک شەتڵ و نەمامی دار و گوڵەکان پەروەردە دەکرێن و دواتر دەخرێنە خزمەتی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان. هەروەها چۆن بتوانن پارێزگاری لە ژیانی ئەو باڵندە و ئاژەڵانە بکەن کە لە دەوروبەرمان دەژین. ئێمە وەکو باخچەی ساوایانی سێوە بە پێویستمان زانی کە ژینگە چونکە شوێنێکی زۆر گرنگە بەنسبەت هەموو کەسێکەوە بەنسبەت مرۆڤەوە بەنسبەت باڵدارەکانەوە بەنسبەت هەموو گیاندارێکەوە جا بۆ تێگەیاندنی مناڵەکان و خۆشەویستکردنی ژینگە لە بەرچاوی مناڵان و ئەرک و مانووبوونی ئەم کرێکارانەی کە لە ئەم شەتڵگەی دەربەندیخانێنەوە بە پێویستمان زانی مناڵەکان بێنین ئاشتیانکەین بە کارەکانیان بە خۆشەویستکردنی ئەم کەسانە لە بەرچاوی مناڵەکانی باخچەکەمان. گرنگی زۆرە بێت لە باخچەی ساوایان سەرەتا چونکە سەرەتای تەمەنیانە هەر لە مناڵیوە مناڵ فێر بێت بە چاوی خۆی بە عەمەلی بیبینێ. ئێمە ڕۆژانە خۆمان لە باخچە بە دەرسەیانە و دووبارەیەکەین و بە هەموو ڕۆژێک بۆیان باسەکەین. ئەمڕۆژ حەزمان کرد وەکو باخچەکەی خۆمان بیان هێن بۆ ئەوەی شتەکە بە عەمەلی ببینن بە بەرچاوی خۆیانە چۆنەتی نەمام ناشتن و هەروەها ڕۆڵی کرێکار و ئەوانەی کە نەمام هەر لە مناڵیوە چۆنە هەر هەتاوەکو پێ ئەگاب لە کیسەکە و دوێ ئەوەکە گەورە بێ ئاوێدن تێکەڵە و پێین و ئەم شتانە بە چاوی خۆیان بین ئەو نەمامە چۆن گەورە ئەبێ بۆ ئەوەی مناڵەکان بیبینن تا پارێزگاری لێ بکەن چونکە ژینگە وەکو شتی تر نییە. مرۆڤ هەمووی لە ژینگاژی هەموو بوونەوەرەکان تا گرنگی پێ بدەن هەتا ئەم نەمامانە جوان بن و گەشیان زیاتر بێت مناڵ پارێزگاری لێ بکات مرۆڤ ئێمە تەندروست و لە شتاغەژین بۆ مناڵەکانی شەروە بە هەمان شێوە. کەس لە ماڵەوە دارەکانی خوێناوەیان باسی گرنگی دار و درەختمان کرد، باسی نەمامگەمان کرد کە چەند گرنگە بۆ ژینگە بۆ پاراستنی ژینگە لەبەرەوەی مناڵانیش بزان هەست بەو مەسئولیەتە بکەن کە دار و درەخت و سەوزی چەند گرنگی هەیە بۆ ژینگە و بۆ جوانی و بۆ پاکی شار و ژینگە. بۆیە جگە لە نەمامەکان زانیمان کە هینیشی تایە کە شوێنی بەخێوکردنی باڵندەی تایە کە گرنگیان داوە بە ئەوانە و مناڵەکانمان فێر کرد کە جگە لە پاراستنی ژینگە خۆشەویستی بە پەلەوەریشیان لا دروست بێت. بۆ ماوەیەک دوای ئەوە کە قوتامانەوە یەک جاریش ئاوێ دەین. وەک مامۆستایانی ئەو باخچەیە ڕایانگەیاند ئەگەر منداڵان لە باخچە و خوێندنگاکان پەروەردە بکرێن لەسەر خۆشەویستی و گرنگیدان بە سروشت و ژینگە ئەوە لە داهاتوودا نەوەیەکی وشارمان دەبێت کە خۆشەویستی بۆ خاک و سروشت و ژینگەکەی دەبێت و کاریگەریشی دەبێت لەسەر پەروەردەی خێزان لەو پێناوەدا. سەلام ڕۆگەلی کوردستان دەربەندیخان. چەشی خۆمانە وڵاتی خۆمان خاکی خۆمان.